دێنە سەر پرسیاری چوارەم ئەڵێ سادەی بڕی ڕەجی 20 سین کۆ ڕەجی 45 سین. دەین تەمەشا دەکەین بزانین ژێڕەکمان یەکسانە یاخودنە. ئەگەر بێت و تەمەشاکەین ژێڕەکانمان جیاوازە. ئەگەر جیاواز بوو چ دەکەین؟ دەین ئەگەر ژێڕەکەمان توانای سادەکردنی هەبوو سادەی دەکەین. ئەگەر توانەشمان نەبوو سادەی بکەین ڕاستەوخۆ وازی لێ دین. پرسیاری چوارەم ئەڵێ ڕەجی 20 سین کۆ ڕەجی 45 سین. دێن چ دەکەین؟ یەکسانە دوو ژمارە وەردەگرین کە جارانیان کەی بکاتە 20 بەڵام بە یەک مەرج ژمارەیەک ڕەجی هەبی ژمارەیەک ڕەگی نەبی. ئێستا ئەگەر بێت و دوو ژمارەکە بڵێن دوو جاران دەکاتە 20 چوار جاران 5 دەکاتە 20. ئێستا لێرە ئەمە ئەو دوو ژمارەی وەردەگرین لەبەرچی؟ چونکە چوارەکە ڕەجی هەیە بەڵام 5ەکە ڕەجی نییە. ئەگەر بڵین ئەو دوو ژمارەی وەردەگرین بزانین دەکرێت یاخودنا. ئێستا دووەکە ڕەجی نییە بەڵام دەیەکەش هەر نیتی کەواتە دوو جاران نەتوانین وەرگین چ وەردەگرین؟ چوار جارانی 5 لەبەرچی چونکە چوارەکە ڕەجی هەیە و 5ەکە نیتی. گوتمان ئەو دوو ژمارە وەردەگرین کە یەک ڕەجی هەبی یەک نەیبی. ئەڵێن 4 جاران 5 سینەکە وەک خۆ ئەنووسینەوە دەستکاری ناکەین. کۆ ئەو جارە چ دەکەین؟ دوو ژمارەی وەردەگرین کە جارانیان کەی بکاتە 45 بە یەک مەرج ژمارەیەک ڕەجی هەبی ژمارەیەک ڕەجی نەبێ. چەند جاران چەند؟ 9 جارانی 5 سینەکەش وەک خۆ دەستکاری ناکەین یەکسانە. ئایا 4 ڕەجی هەیە؟ بەڵێ. ئەگەر ژمارێک ڕەگەت لەوەرگرت ڕاستەوە خۆ بەبێ ڕەگ دەنووسیەوە. ڕەجی 4 چەندە؟ 2. 5 سین ڕەجی هەیە؟ نەخێر کەواتە ڕاستەوخۆ لە ناو ڕەجی دەنووسینەوە 5 سین. کۆ 9 ڕەجی هەیە؟ بەڵێ دەکاتە چەند؟ دەکاتە 3. 5 سین ڕەجی هەیە؟ نەخێر کەواتە بەڕێگەوە دەنووسیەوە 5 سین. ئێستا ئەوە پرسیارەکەمان شکار کرد بەڵام ئەگەر تەمەشاکەی ژێڕەکەمان لێرە چنە؟ یەکسانن. مادەم ژێڕەکمان یەکسانن یەک جار دەنووسینەوە هەتا توانەمان هەبی سادە بکەین سادەی دەکەین. 2 کۆ 3 هاوکۆڵکانیان کۆ دەکەینەوە چونکە ئێرە کۆیە. 2 کۆ 3 دەکاتە چەند؟ دەکاتە 5 کەواتە وەڵامەکەمان دەکاتە 5 سین. کەواتە